لە کۆبوونەوەیەکدا ئەوەی نزیکەی 50 لە ڕابەرانی بەرگری نێودەوڵەتی لەخۆ گرت ئەوانەی پشتیوانی کیێف دەکەن لە جەنگەکەی دژ بە رووسیا. لۆید ئۆستن وەزیری بەرگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاکجێکی کۆمەکی لەشکری بە بڕی 2.5 ملیار دلار بۆ ئۆکرانیا ڕاگەیاند. لۆید ئۆستن گوتی دەرفەتێکی گرنگ لە گۆڕێدایە لەو دەمەی ئۆکرانیا ئامادەسازی دەکات بۆ پەرچەهێرش لە بەهاردا دژ بە داگیرکاریەکانی هێزەکانی رووسی. ئەمە ساتەوەختێکی خاوبوونەوە نییە، بەڵکو کاتی خۆقایمکردنە. هاوڵاتیانی ئۆکراینی وا چاویان تێبڕیوین، هەروەها کرملین و مێژوویش وا چاویان لەسەرمانە. لە دەمێکی پێشوەختی ئەم هەفتەیەدا بەریتانیا ڕایگەیاند کە تانکی خۆی لە جۆری چالنجەر ڕەوانەی ئۆکرانیا دەکات. هاوکات فشاریش لەسەر ئەڵمانیا زیاد دەکات بۆ ئەوەی تانکی ئەڵمانی لە جۆری لیپرد 2 ڕەوانەی ئۆکرانیا بکات و هەروەها ڕێگەش بە وڵاتانی دیکە بدات ئەوانەی تانکی دروستکراوی ئەڵمانیان هەیە بۆ ئۆکرانیایی دابین بکەن. سەرۆکی ئۆکرانیا ڤۆڵۆدیمیر زێلێنسکی دەڵێت ئەو پەڕی پێویستمان بە 300 تانکی مۆدرنی قورس هەیە. من هانی ئەوە دەدەم بۆ ئەوەی بڕیاری لەم جۆرە بدەن. ئەو بڕیارانەی کەڕێنی لە هەر توانایەکی رووسی بۆ بەدکاری دەکات. دەتوان هەر ئەمڕۆ دەست بە پەیڕەوکردنی ئەم سیاسەتە بکەن. ئێوە توانای دروستکردنی تانکی زۆری ڕامستاینتان هەیە، نەک سەوداکردن لەسەر ژمارەیەکی جیاواز لە تانک، بەڵکو ئاوەڵابوون یان بۆ دابینکردنی ئەوەی بەدکاری رووسی ڕادەگرێت. وێڕای فشارەکان بەڵام وەزیری نوێی بەرگری ئەڵمانیا بۆرس پستۆریەس دەڵێت بەرلین ئامادە نییە تانکی خۆی بۆ ئۆکرانیا دابین بکات. ئێمە قسەشمان لەبارەی ئەگەری دابینکردنی تانکی جۆری لێپەرد کرد، بەڵام پێشەم شتێک دەبێت زۆر بەڕوونی بڵێم کە ئێمە هەمان ئەو بۆچوونەمان نییە. ئەم بابەتە بەردەوام لە میانەی وتیوێژەکانی ئەم هەفتەیە لە بنکەی ئاسمانی ڕامستاین هاتە گۆڕێ و پرسیار سەبارەت بە بۆچوونی لۆید ئۆستن لەمەڕ بڕیارەکەی ئەڵمانیا کرا. پرسیارەکە ئەوەیە ئایا بەڕێز وەزیری بەرگری ئەمریکا ئەڵمانیا بە هێندی پێویست کار دەکات لە پێناو ئەوەی ڕابەرایەتیکردنیەکی ڕاستەقینە لە ئەوروپا پیشان بدات؟ لە وەڵامدا گوتی بەڵێ، بەڵام دەتوانین کاری زیاتر بکەین. دەزانیت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەموو ئەندامانی دیکەی گروپی پەیوەندی بەرگری لە ئۆکرانیا دەتوانن کاری زیاتر بۆ ئەو مەبەستە ئەنجام بدەن. وەزیری بەرگری ئەمریکا ئۆستن گوتی سەنگخستنە سەر گروپی پەیوەندی بەرگری ئۆکرانیا بە مەبەستی دابینکردنی توانای شەڕکردنی جێی متمانەیە لە ئێستادا بۆ ئۆکرانیا. جەنەرال مارک میلی سەرۆکی ستونە لەشکری هاوبەشەکان گوتی جەنگەکە ئازار و ناڕەحەتی گەورەی خوڵقاندووە و زۆر قورس دەبێت لەم ساڵدا بتوانرێت هێزە داگیرکەرەکانی رووسی لە ئۆکرانیا وەدەر بنێن. بۆ سندی سین سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.